ناوی دارشمانی لە چیوە هاتووە؟ دیارە دارشمانە با بڵێین ئەو ناوە نەگۆڕە، ئێمە ناتوانین بڵێین لەسەر دەمێژویەکان لەبەرەوەی ڕەسەنایەتی هەیە گۆڕانکاری بەسەردا نهاتووە. دارشمانە لە سەردەمی ئەوەی کە سێ کوچکەی بابان بۆ دروستکردنەوە و داڕشتنەوەی بنچینێ ئەو زمانە شیرینەی کە ئێمە قسەی پێ دەکەین لە سەردەمی ئەمین زەکی بەک ئەو گۆڕانکارینی کە بەسەردا هاتووە دیارە دارە شمانە، دارە شمانە، یعنی وەک چۆن دەڵێی دارەکانی ئێوە، دارەکانی ئێمە ئەو لە ڕووی بە فەرەنگەوە دێ کە ئێمە حشقی سروشت بووین، فەرەنگمان بووین. دیارە دارە شمانە چۆن ئێستا لە وشەی فارسیدا کە دیارە فارسەکانەوە و نەتیجەی کوردەکانن دەڵێن شما، شماینە، یعنی ئێوە، ئێمە، یعنی دارەکانی ئێوە. جیاوازی دارەشمانەی کە تۆ لە دەربەندەوە داخیل بی دەتوانی سەیرێکی ئەو بنارەی بکەی لەکوێ داری زۆرت بینی ئێمە عەشقی دار و درەختین، حەشقیش سروشتین، ئەوە دارەشمانەی خۆتانە، ئەوە دارەشمانەیە، ناوی دارەشمانە لەوە هاتووە. بەخێر بێن. زۆر سوپاس. دارەشمانە لە چەند ماڵ پێکاتیە؟ دارەشمانە دیارە هاوین و زستان فەرق دەکات. هاوینان 52 بۆ 54 ماڵین، زستانانیش دەبینەوە 42 بۆ 44 ماڵ. دیارە ئیشوکاری خەڵکی گوند کشت و کاڵە، ئاژەڵداریە و هەندێک لە گەنجانی خۆشەویستمان داهێنەرایەتیان هەیە بە دوادا چوونیان کردو بۆ ئەوەی مەقلعی بەردمان هەبێ، سەنگی بەردمان هەبێ و کشت و کاڵی با بڵێین و لە مەرز ئیش دەکەن و هەندێک مامۆستایە دکتۆرە ئەو جۆرەشتانە هەیە. بەڵێ. ئەگەر گوندەکانی دەور و پشتین گۆشت چۆن دەروچێن؟ دەور و پشتی گوندەکانی ئێمە دیارە لە باکوورەوە ئەوە بێکڵۆیە، با بڵێین لە باکووری ڕۆژهەڵات ئەوە جیرەیە، با بڵێین وەسوێنەیە، دەی بۆ کانیلان، شڵەمرە، بێشیر، دێوە بۆ لای دێگا. ئەو جار دەتوانین بڵێین باشووری ڕۆژئاوا دێینەوە بەرەو هوڕێوە و با بڵێین دێینەوە بەرەو ئاڵاوێ و دۆڵەتزێ و دەتوانین بڵێین لە باکووری ڕۆژئاوا هەڵشۆیە، بەڵام هەڵشۆ خۆشبەختانە ئێستا کراوە بە نەحیا بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆیە دەتوانین بڵێین لە تەنیشتمانەوە هەڵشۆیە خۆشەویستیمان هەیە. ژوخوازی لەگەر زیرانەکانتان تا چەند تەنسیقاتان لەگەر زیرانەکانتان باشە گوندانی دەوری پشتە؟ بەڵێ دیارە ئێمە جیاوازیمان نییە، ئەوە دەگەڕێتەوە سەر خودی تێکەڵاوبوون و کەسەکان خۆی هەند چ بڕیار دەدەن و چ بڕیار نادەن. دیارە تێکەڵاوی زۆر ئێمە جیاوازیمان نییە، وەکو ئەو دەوروبەرەی خۆمان فەرەنگی بابانیەکان لەوە زیاترە. ئێستا بۆ نمونە دایە گەورەی ئێمە پێی دەگوترێت کەیغانی فەرەنگ کە لە رووسیایەوە هاتۆ، کچی ڕووسی قەیسەر بووە، ناوی ئەسڵی کاترینا بووە، بەڵام لێرە کراوە بە کەیغان، چکە ئەو ناوە تۆزێک زەحمەتە لێرە. دیارە لەوەی پێیان گوتۆ کەیغانی فەرەنگ. فەرەنگ یعنی ئازبەرزی، یعنی چۆن دەڵێی تێگەیشتن و ڕۆشنفکری، بۆیە ئەوەی پێگوتراوە نەک کەیغانی فەڕەنس. دیارە لەبەر شێوە ڕۆشنفکری و زانینی و خوێندەوارەکەی پێیان گوتۆ کەیغانی فەرەنگ. دیارە ئەو شەشلەوەیەوە هاتووە، بۆیە خەڵکی دارەشمانێ ئاس و فەرەنگ و ڕۆشنی لەوەی زیاترە. ئێمە جیاوازیمان نییە لە دەوروبەری خۆماندا، هەموو بەیەک چاوە، هەمومان خەڵکی یەک منتیقین و یەک دەفەرین. زۆر باشە. پرۆژەی خزمەت گوزاریەکان ستان بۆ کراوە، ستان بۆ نەکراوە؟ دیارە لە دوای ڕاپەڕین کە ئەو وڵاتە کاول بووە وێران بووە، دەتوانین بڵێین شتێکی ئەوتۆی بۆ نەکراوە، بەڵام بێویژدانیە بڵێین هیچ نەکراوە. بەڵام خەڵکی گوند بەو چالاکی و مۆراڵەی کوردانەی کە هەیەە ئەو زاتە بۆی بەجێهێشتوین، وڵات و ئاخی خۆمان خۆش دەوێ، ئەژداد و ئابادی خۆمان خۆش دەوێ، بۆیە ئەوەی هەمانە ڕوئی خۆمان بەفیدا دەکەین و بتوانین جوانتر خزمەتکەین و وڵاتەکەمان ئابادکەینەوە بە خۆشەویستی بەوەی کە لە توانەماندایە بەو گروتینەی هەمانە. سەرچاوی ئاویەکان و لە شوتان بۆ دێ ئاوی خواردنەوە لەکوێتان بۆ دێ؟ دیارە ئێمە دوو سەرچاوەمان هەیە، سەرچاوی ماڵانمان هەیە، سەرچاوی دۆڵیتوانمان هەیە، ئاومان زۆرە، ئاوی ژێرزەویمان زۆرە، کانیاومان زۆرە. دیارە ئەوە خەڵکی گوند پێی هەستاوە، لەو دوایەنەشدا خەزانێکی ئاوی زۆر جوانمان دروست کردووە وەکو خەڵکی گوند و فکرە و ئایدیەشی لەدایک بووە، وەکو ئەوی چۆن تەقسیمی ئاوەکەمان کردووە، هەر ماڵە و بە دوو ڕوبع ئاوی دەدەینێ، یعنی خوا نەخواسە ئاور بکەوێتەوە پێویست ناکە ئەتفا لە قەڵات زێوە بێ. ئێمە دەتوانین بەلوعەکانی ماڵی تر بگرینەوە تەوژمی ئاوەکەی کە 2 ئینچیان 4 ئینچ بە بەردەوامی لەسەر خەزانی ئاوەکەیە بەکاری بێنین بۆ ماڵی دەوروبەر و ئاگرەکەی پێ کۆنتڕۆڵکەین. بنکەی تەندروستیمان هەیە، دیارە هەتا نۆی بنەڕەتی لێیە، قوتابخانەشمان هەیە، بەڵێ کە تەواو بوون دەبێ بەرەو
قەڵات زێبڕۆن بەڵێ وەک خۆی پێم خۆشەوەستەتی ئەو مامەستا بەڕێز دەکەیت کە بەڕاستی کەسایەتیەکی بەناوبانگ لە بابانیەکان بەڵێ دیارە فەقێ ئەحمەدی دارەشمانەی وەکو جەنابەت گوتت ئەو کەڵە پیاوە ئەوە چۆن دەڵێ لە کوردیدا شتێکمان هەیە دەڵێ کەم بژی و کەڵ بژێ ئێمە کە سەیری چێلەکەی بکەین لە ساڵی 1610 لەدایک بووە ساڵی 1660 کۆچی کردووە 50 ساڵ ژیاوە یعنی لە تەمەنێکدا بووە کە پاڵەوانێتی هێشتا لە دەست نەداوە یعنی ئەوە نەبووە با بڵێ زەلیل بوویان هین بووە هێشتا لەسەر حاڵ بووە ئەمە باس لە مێژووی 300 ساڵ لەمەوبەر دەکەین دیارە مێژووی کورد تۆزێک زەحمەتە لەبەرەوەی فایل و ئەرشیفمان لەدەستداوە دیارەوە هەر پاڵەوانێکی ناوچەی پشدەرنە بە کورد و کوردستان بوو وەکو گوتم لە ئیلام و لە کرماشان و هەتا دێتەوە ناوچەی سابلاغ و مکوریان و پاشاکۆرەی ڕەواندز و دێتەوە خوارووی هەولێر و کەرکووک و هەتا دەستەوە ئیلام و قەسری شیرن وەکو ئیپراتۆریەتی بابان بووە ئەوە بۆ هەر با بڵێین هینی مێژووی فەقێ ئەحمەدی دارەشمان لە پۆلیسەی بنەڕەتی مێژوویە و ناوی هەیە و دەبێت نەوەکانمان ئێستا بیخوێنن سوپاسان دەکەم زەحمەتتان کێشە هاتن بۆ دارەشمانەی سوپاسی ڕەسەنایەتی ئێوە دەکەم هاتوون ڕووماڵکردنی و بە دوواداچوون بۆ کۆمەڵێک گرەیڤ و قبری کەسێکی ئاوا دەکەن شایەنی ڕێز سوپاسن ئەوە دەلالە لە زیندووبوونی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەناڵە خۆشەویستەکەی ئێوە دەکا کە هاتوون بۆ ئێرە سوپاسان دەکەم دیارە ئێمە دەڵێن ئێرە کوردستانێکی بچووکە دارەشمانە بەوەش جیا دەکرێتەوە وەکو دڵی بناری کۆسرەت و بیتوێن و پشدەر و سابلاغ و بۆکان و مەهاباتە دەتوانین ئەوە بڵێین یعنی دارەشمانە دەتوانی بڵێ ئاسوودەتری لە ناو ڕوعی کورد و کوردستاندای لە ناو چەپچێکدای کە ئیمپراتۆریەتی بابان پێنجەمین بنەماڵی بابان لێ لەدایک بۆ دووبارە بەخێر بێن و خۆشحاڵتان کردین و زۆر سوپاس.